دەستەی بەڕێزی پێشش ئەگەر لێرە لەگەڵ کاکعەلی بفەرمون بۆ ئێرانە داوای لە درێژەی دەستپێکردنی هەڵبژاردن بۆ دەستەی نوێی کاریگەڕی یانە وەرزشەکانی کوردستان یانەی وەرزشی شێروانەش هەڵبژاردننی نوێی بۆ دەستەی کارگێڕی لە قەزای کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان ئەنجامدا وەک نەریتی پرۆسەی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە لە سەرەتادا راپۆرتی دارایی و کاریگەڕی یانەکە لە بەردەم لیژنەی سەرپرشتیاری هەڵبژاردن بۆ ئامادەبووان خوێنرایەوە و دواتریش دەرگای خۆپاڵاوتن بۆ دەستەی نوێی کارگێڕی یانەی وەرزشی شێروانە بەڕووی بەشداربوواندا کرایەوە و بۆ ئەو مەبەستەش تەنها 12 کەس خۆیان پاڵاوتە بوو. سەرپرشتیاری پرۆسەی هەڵبژاردننی یانە وەرزشیەکانی گەرمیان باس لەوە دەکات پرۆسەکە بە شێوەیەکی ئازادانە و دوور لە هەر خروقات و کێشە و گرفتێک و بەپێی یاسای یانەکانی ساڵی 1986 عێراقی بەڕێوە دەچێت. هەڵبژاردنێکی زۆر ڕێک و پێک و دیموکراسیە چەند کاندیدێکی زۆر خۆیان هەڵبژاردووە 9 کەس دەبن بە ئەندامانی دەستی کارگێڕیانەی وەرزشی شێروانە 2 کەسیشیان بەیەدەک هەڵدەبژێرین بەڵام ئەو نیسبەی خۆیان هەڵبژاردووە زیاتر دەمانەوێت جارێک دەنگدانیش بەردەوامە نازانین بزانین هیچ خروقاتێکەوە حاکمەکە من حتا ناوخوێندنەوەکەش ناسینی خەڵکەکەش هەموویمدا دەست بەڕێز کاگعاتا دادوەری هەڵبژاردنەکە بۆ ئەوەی شەفافیەتەکەی هەمووی خەڵکەکە تەواو سیقەی پێی هەبوو دیار بوو شەفافیەتەکە زیاتر بێ من تەنها سەرپەرشتی دەکەم کەسانێکمان لە ناو دەستەی گشتی بەشدار پێکرد لە پرۆسەی چاودێریکردن و تەتقیقکردنی هەڵبژاردنەکە من باوەڕ ناکەم تا ئێستا هیچ خروقاتێکە بێ ئەگەر هەش بوو بێ لە ماوەی 72 ساعت دەتوانن بۆمان پێشکەش لەگەڵ دروستبوونی قەیرانی دارایی کە سێکتەری وەرزشی بێبەش نەبووە لەو قەیرانەدا بەڵام ڕاهێنەری یانەی وەرزشی شێروانە بە ئومێدەوە دەڕوانێتە داهاتووی ئاستی یانەکە کە لە ڕیزبەندی پلەنایابەکانی کوردستاندا بێت. ڕاستی یعنی من وەکو ڕاهێنەر هەم لە یانەی شێروانە ڕازی بیان ینی دەستیان خۆش بێ دامیان باشە هەرچەنە قەیران هەیە بەڵام ئەتوانن ینی یانەکە بەڕێوە بوون چەند ساڵیشە ینی شتەکە دیارە چەند ساڵیشە ینی وەرزشی شێروانە لە دەوری ممتازی کورسان ماسوو لە بالەها لە دەوری ممتازی عێراقا ینی ئەوە دەرەکەوێت کە ینی وەرزشی شێروانە دامی باشە و ئەتوانێت ینی سەرکەوت وەڵاهی قەیرانی دارایی ڕاستی نەبەستە شێروانە لە هەموو نادێگان وایە بەڵام شێروانەش ینی بێبەشنەوە لەو قەیرانە ڕاستی بەڵام بە هەمەتی ئیدارە ینی ئیدارە من دەستخۆشیان یەکەم هەر چۆنی بێ وەکو کە کوردەواری خۆمان لە پینەوە پەڕۆ هەر چۆنی بێ ئێمە ئەتوانن دیاریزان ڕازی بکەن و بتوانن ینی هەموو ساڵێک ئەتوانن ئەو ڕێبەڕێ بوون یان بتوانن کێشەکان نێڵ بەڕاستی ئەمە ناڵێم ئەو من لە پار و پێرارەوە وەکو یاریزان و مدەرب و مساعد و مدەرب لەگەڵیان بوومە پاریش کە وەکو مدەرب لەگەڵیان بوومە من ئیدارە زۆر لیان ڕازی بوومە وەکو ڕاهێنەر ڕاز کێشەی نەموت پێت کێشەی پارە هەیە و کێشەی عەقدی یاریزان هەیە ئەوانە ئەوێتە کێشە بۆمان بەڵام لەخوا بەزێ توانیان چارەی بکەن. لە پرۆسەی هەڵبژاردننی دەستەی نوێی کارگێڕی یانەی وەرزشی شێروانە 177 کەس وەک دەستەی گشتی مافی دەنگدانیان هەبوو بەڵام لەو ڕێژەیە تەنها 153 کەس لە دەستەی گشتی بەشداریان لە پرۆسەی دەنگدانەکەدا کرد و پاش جاکردنەوەی دەنگەکان 9 کەس وەک ئەندامی سەرەکی و 2 کەسی دیکەش وەک ئەندامی یەدەک هەڵبژێردران. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.